نحن أعلم کەس و کاری سەربەرزی شەیدان ئێمە خۆمان بە قەرزاری ئێوە دەزانین ئەگەرچی ئەوان بەرزترین پلەی شەهادەتیان وەرگردووە بەڵام باشترین پاداش بۆ ئەم هاوڕێ و هاوسەنگارانەمان کە شەهید بوونمانەوەمانە لە سەنگەرەکانیاندا و درێژە پێدەر و تەواوکەری ئاواتە بەدی نەهاتۆکانیان بین. معلومی جەنابتانە شەڕی جەلەولا و دەوروبەری و ناوچەی کوباشی کە چەند شەڕێکی سەخت و دژوار بوو بەرامبەر بە تیرۆریستانی داعش و بە بەخشینی گیانی ئەم قارەمانانە توانرا سەرجەم ناوچەکە لە چەتەکانی داعش پاک بکرێتەوە.